ڕێکەوتنامەکەی نێوان ئێران و چین لەم هەفتەیەدا کاردانەوەی زۆری بە دوای خۆیدا هێنا و ئەمریکا لە چەند ڕوویەکەوە بە مەترسی دەزانێت بۆ سەر خۆی. سەعید خەتیبزادە و تەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند ڕێکەوتنامەکەی نێوان تاران و پەکین هەمەچەشنەیە لە بوارە جیاوازەکاندا بۆ ماوەی 25 ساڵی داهاتوو کە لە چوارچێوەی سەردانی وانگیی وەزیری دەرەوەی چین بۆ تاران لەگەڵ محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران واژۆ کراوە. ئاشکراشی کرد ڕێکەوتنەکە نەخشە ڕێگایەکی تەواوە و ڕەهەندی ئابووری و سیاسی و بابەتی دیکە لە خۆ دەگرێت. خەتیبزادە وتیشی ڕەهەندە ئابوووریەکەی گرنگی ڕۆڵی ئێران نیشان دەدات لە پرۆژەی ڕێگای ئاوریشمی چین کە پەکین بە ئاسیا و ئەوروپا و ئەفریقیا دەبەستێتەوە. واشنتۆن پێی وایە کە ئەم ڕێکەوتنامەیە هەوڵێکە بۆ ڕێگری تاران و پەکین لە هەوڵەکانی ئەمریکا لە کەنارگیرکردنی ئێران و نەهێشتنی کاریگەری ئەو سزایانەی خراوەتە سەری. ئەوەش دوای ئەوەی لە 2010 حکومەتی ئەمریکا پاشەکشەی لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکەی نێوانیان کردو. لەو کاتەوە ئێران سەرەڕای زیادبوونی فشارەکان بەڵام بەرنامە ئەتۆمیەکەی پەرە پێدەدات. هاوکات گۆڤاری فۆرن پۆڵسی ئەمریکی لە راپۆرتێکدا ئاماژەی بەوە داوە ڕێکەوتنەکە هەلێکی باش دەدات بە چین تا پێگەی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگیر بکات و هەژمونی خۆی لەو ناوچەیە زیاد بکات کە بە ناوچەی نەوت ناسراوە. ئەوەش هەڕەشە لەسەر قورسایی ئەمریکا دروست دەکات و فشارەکان لەسەر واشنتۆن زیاد دەکات کە نزیکەی 20 ساڵە سەرقاڵی جەنگە لە ناوچەکەدا لە ئەفغانستان و عێراق و هەروەها سووریاش. بەپێی ڕێکەوتنەکە چین بە بڕی 400 ملیارد دۆلار وەبەرهێنان لە دەیان پرۆژەی گەورەدا لە ئێران دەکات. لە بەرامبەریشدا ئێران تا 25 ساڵ بە نرخێکی کەم نەوت بە چین دەفرۆشێت. هەرچەندە ڕێکەوتنەکە باسی بابەتی سەربازی تێدا نەکراوە، بەڵام ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی ئاشکرای کردووە کە هەماهەنگی تەواوی سەربازی لە نێوان هەردوو وڵاتدا دەبێت و باپێی ڕێکەوتنەکە کەشتیە جەنگیەکانی چین و رووسیا دەتوانن بچنە ناوچە ئاویەکانی ئێران و دامەزراوەکانی لە کەناراوە جیاوازەکاندا. ئەوەش توانای هێرش ئەلەکترۆنیەکانی هەردوو وڵات بۆ سەر دامەزراوەکانی ئەمریکا بەهێزتر دەکات. لەو بارەیەوە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا نیگەرانی خۆی نەشاردەوە لە بەرەو پێشچوونی پەیوەندیەکانی نێوان ئێران و چین و لە لێدوانێکدا ئاشکرای کرد کە وڵاتەکەی بەو ڕێکەوتنە خۆشحاڵ نییە. لە بەرامبەردا عەلی شەمخانی ئەمینداری گشتی ئەنجومەنی باڵای یاسایشی نیشتیمانی ئێران ڕایگەاند کە نیگەرانیەکانی بایدن لە شوێنی خۆیدایە چونکە هەماهەنگیەکانی وڵاتانی ڕۆژهەڵات دەبێتە هۆی کۆتایی هاتنی ئەمریکا.